نەهێڵین مناڵەکانمان لە دوای بانگی مەغریبۆ لە دەرەوە بن. لە بوخاری و موسلیمە هاتووە لە جابری کوڕی عەبدوڵڵا و ڕەزای خوای لێبێت ئەفەرمی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمووی احبسوا صبيانكم حتى تذهب فوعة العشاء عشاء فإنها ساعة تخترق فيها الشياطين. دەستی مناڵەکانتان بگرن هەتاوەکو سعاتێک لە دوای مەغریب ئەڕوات و هەتا دوای عیشا، چونکە بەڕاستیەکەیەوە سعاتێکە لە دوای بانگی مەغریبە تا بانگی عیشا سعاتێکە شەیاطینی تیا بڵاو بێتەوە. ئەفەرمێت ئیمنعوهم من الخروج من المنازل، مەیڵن دەربچن لە ماڵ. ئەفەرمێ والحديث فيه نهي عن إطلاق الصبيان أول وقت العشاء. ئەفەرمێ ئەمە ڕێگری لە ئێماکە کەوا مناڵەکانمان نەچنە دەرەوە لە سەرەتایی کاتەکانی شەوە، لأنه مع انتشار الشياطين قد يصيبونهم بالشر، چونکە لەو کاتا شەیاطین و جنەکان بڵاو بنەوە تووشی شەڕیانەکەن، ئەترس ڕەنگە بترسن، ڕەنگە حاڵەتێکیان بەسەرا بێ. ئەفەرمێت ئەمە دلیلە لەسەرەوەی کەوا بەڕاستیەکەی زۆر جار مناڵ کە ئەترسێت هۆکارەکەی ئەوەیە کەوا نایان پارێزین لە دەستی جن و شەیاطینەکان. ئەم شەرحەش لە تەنویرە هاتووە، شەرحی جامی سەغیری ئیمامی سەنعانی. بۆیە هەر کەسێک لە ئێمە پێویستە مناڵەکانمان بگرینەوە، نەیەڵین مەغریب لە دەرەوە بنان بخۆن و بڕۆنە دەرەوە تاوەکو دوای عیشا، و باشتری ژوایەکەوا بەڕاستیەکەی ئەگەر لەگەڵ خۆتان نەبوون نەهێڵی مناڵ بە هیچ لایەکا بڕوە، چونکە ڕۆژگارەکەی خراپە، تووشی دێها فعل و شتی ناشرین و سەرجادە و خراپەکاریە بن پەنا بەخوا والحەمدولillah.